ئەم بابە زۆر زەڕوور پێویستان پێ بێ لەم ڕۆیە هیچ بابێ بەقەرەم بابە گرنگ نییە چاک گوێی لێ بگرن لە هەموو شوێنە پێویستان پێ بێ ئەو مۆبایلە و بگرە بەدەستەوە بەین تاوارە پێویستە پێ بێ زۆر خەتەریشە ئەگەر بێت ویشی پێ نەکەی زەرەرە پێەکە دوای گلەی نەکەی کە بینی و گوێ درێژە سەڕێ چی بڵێ کەمە بینی لە فەیسبووکە جاری وا هەیە بە عەمامەیەکیشەوە بە ناوی بیرمەند و ڕۆشن بیرەوە کەمە بینی بە ناوی سەرکردە و سەرۆگەوە جاری وا هەیە کەم لەوان نابینی نابێ فێریبی کوراوانە نەک هەر ئەسەڕن جووتەژە هاون تۆ بێ زۆر وریابی بەشت زۆر بزانی لەبارەیانەوە ئێمە تام کتێبەمان تەواو کرد چەند جووتەیان هاویش بدە هەرە بێ کۆتایەکەی بەمە بێ ابن عباس فرمى كجوي ليه ابو جوي دريش بصرانه ايو بسم الله الرحمن الرحيم بو شو شياطين روانه بسم الله ويفرموا اعوذ بالسميع العليم بس الله جل جلاله من الشيطان الرجيم فرمي قال جوي دريش صري يا وبلنا اعوذ بالله من الشيطان الرجيم كجوتان لبو شو قال الشيطان بينه جاما ما بستي او جوي دريجانه لسر دو بيانو او شي لسر شوار بيانو هادو كيغريتو جوي دريجه او شي جوي كورتا وكاوش تانا تنبيني لا فيسبوك وانا يسوون سنة أعوذ بالله من الشيطان الرجيم